بەڕێزان ئێمە لە 1990 ئەم مانگە کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامیمان بەست. بێگومان هەر کۆنگرەیەک کە دەبەسترێ لەلایەن هەر حیزب و ڕێکخراوێکەوە، هەمیشە کۆنگرە و کۆبوونەوەکان و کۆنفراس وێستگەیەکن کە ئەو کۆمەڵە ئەو خەڵکە تەماشای ڕابردوو خۆیان بکەنەوە، هەر هەڵە و پەڵە و کرچ و کاڵیەکیان هەبێت چارەسەری بکەن و سەرنج بدەنە داهاتووش هەر نەخشە و بەرنامەیەک پێویست بێ، هەر هەنگاوێک پێویست بێ بۆ داهاتوو، بۆ بەرەو پێشچوون و گەشەکردن بەڕاوێژی هەموو لایەکیان بینێ. ئێمەم کۆنگرەی چوارەمی کۆمەڵی ئیسلامی پێشوو و کۆمەڵی دادگەری ئێستا ساڵێک بەسەر وادەی بەستنیدا تێپەڕی بوو، ئەویش بە هۆی بارودۆخی ناجێگیری لە ڕووی تەندروستیەوە لە هەرێمی کوردستان و ناوچەکەشدا. دواوە کە بۆمان دەرکەوت کە ئەگەر کۆنگرە ببەستین و ئەندامانی کۆنگرە کۆ ببنەوە، ئومێد وایە کە لە زیانی تەندروستی دوور بن، کۆنگرەکەمان گرێدا. ئەم کۆنگرەی چوارەمە بە سێ قۆناغ بەسترا. قۆناغی یەکەم کۆبوون و گشتیەکان بوون کە نزیکەی 8,000 لە ئەندامانی کۆمەڵ تێیدا بەشدار بوون. دوایی کۆنفرانسە ناوچەیەکان بوون بە مەبەستی هەڵبژاردننی بەرپرسانی مەڵبەندەکان. ئێمە 12 مەڵبەندمان هەیە، 11 لە نێو هەرێمی کوردستانەوەکێکیشان لە هەندەران، و قۆناغی سێمیش بریتی بوو لە گرێدانی کۆنگرە لەو دوو ڕۆژەدا کە باسمان کردن. بێگومان ئێمە وەکو کۆمەڵ هەمیشە هەوڵمانداوە کە بە چاوی ڕەخنە لە خۆگرتن و تەماشای خۆکردن بەوە کە ئێمە کۆمەڵێک مرۆڤین، دەگونجێ هەڵە و کەم و کوڕیمان هەبێ، کرچ و کاڵیمان هەبێ، بەو چاوە تەماشای خۆمانمان کردو هەمیشە. بۆیە لەم کۆنگرێدا زۆر بە ئازادانە، زۆر بە سەربەستانە هەموو ئەندامان لە برایان و خوشکان قسەی خۆیانیان کرد، و ئەوەی کە بە پێویستی دەزانم لێرەدا هەڵوەستەی لە بەردەمدا بکەم بریتێ لەوە کە ئێمە هەمواری پەیڕەوی نێو خۆمان کردەوە. ئەڵبەتە دوای ئەوەی کە کەسی یەکەمی کۆمەڵ هەڵبژێردرا، دوای ئێمە هەمواری پەیڕەوی نێو خۆمان کردەوە. لە نێو پەیڕەوی نێو خۆدا ناو نیشانی کۆمەڵمان گۆڕی لە کۆمەڵی ئیسلامی بۆ کۆمەڵی دادگەری. هەروەها ناوی کەسی یەکەم گۆڕدرا لە ئەمیرەوە بۆ سەرۆک، بە عەرەبی لە ئەمیرەوە بۆ ڕەئیس. هەروەها ئاڵای کۆمەڵ دیارە ئەوە بینا لەسەر ڕاستپاردنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە حکوومەتی نێوەندی، ئەویش گۆڕانێکی بەسەردادێ، بەڵام ڕەنگەکەی وەکو خۆی دەمێنێتەوە. هەروەها لە کۆمەڵێک بڕگەی دیکەدا گۆڕانکاریمان کرد. یەکێک لەوانە ئێمە ڕێژەی بەشداری ئافرەتانمان لە سەرکردایەتیدا لە 10% هەڵکشان بۆ 20%. ئەوەش نیشانەی ئەوەیە کە لە کۆمەڵدا ڕۆژ بەڕۆژ ئافرەتانی بەتواناترمان تێدا هەڵدەکەون کە شایستەی ئەوانیش ئەرک و کار و بەرپرسیارەتیشان بەشانی برایەکانیان هەڵبگرن. چوار خوشک هاتنە نێو سەرکردایەتی. دیارە ئێمە تەنیا برایان بۆ بەرپرسی مەڵبەندەکان دانراون، کەواتە لە 22 کەس 4 ئافرەت هاتنە نێو سەرکردایەتی کە بەدەنجی خۆیان هاتن. یەکێک لەوانەی کە بە پێویستی دەدام تیشکێکی بخەمە سەر گۆڕینی ناو نیشانی کۆمەڵ بوو لە کۆمەڵی ئیسلامی بۆ کۆمەڵی دادگەری، کە ئەوە کاردانەوەی جیاوازی بەدوا خۆیدا هێنا. دیارە ئەوەی من تێبینیم کردووە زۆربەی خەڵک هیوا بۆکەوە هەنگاوێکە بۆ خۆ تازەکردنەوە و بەرەو پێشچوون و خۆ فراوانکردن، کە هەروەش هەر ئەو نیەتەشی لە پشتەوە بە بێگومان.
ڕەنگە هەندێکیش جۆرێک لە نیگەرانیان بۆ دروست بوو بێ کەمێک، بەڵام بێگومان ئێمە ناونیشانمان کە گۆڕیوە نێوەڕۆکمان لە ڕاستیدا نێوەڕۆک بەو واتایەکە ئێمە کار و کاروانێکی ئیسلامین پابندین بە ئیسلامەوە و بە قورئان و سونەتەوە، بێگومان نێوەڕۆک وەک خۆیەتی بەڵکو هەوڵ دەدەین ئێمە پابندیمان بە شەریعەت زیاتر کەین، چ لە بواری بووناسی و تێڕوانین و لە بواری ئیمان و عەقیدە و لە بواری پەرستشەکان و ڕەوشت و ئاکارەکان و هەڵوێستە سیاسیەکان. لێرە شۆ من دەمێ ڕای بگەێنم کە هەندێک کەس وا دەزانێت کە تۆ ئەگەر بتەوێ بکرێەوە بە ڕووی کۆمەڵگادا، بتەوێ باخەڵی خۆت فەراحتر کەی، سێبەری خۆت فراوانتر کەی، دەبێت دووری بگری لە ئیسلام. بەڵام بێگومان بە پێچەوانەوە ئەگەر ئێمە لە ئیسلام تێبگەین وەکو ئەو شەریعەتەی کە لە قورئان و سونەتدا بەرجەستەیە، ئێمە هەتا باشتر لە قورئان و لە ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە شەریعەت لە هەردووشیان پێک دێ، هەتا زیاتر لە شەریعەتی خوا تێبگەین، ئەمجا دەزانی کە ئەو شەریعەتە زیاتر فەرمانمان پێ دەکات بە کرانەوە، بە سەماحەت، بە تەبایی، بە پێکەوە ژیان. هەروەها شەریعەت زیاتر فەرمانمان پێ دەکات بە لە خەندەک و لە سەنگەری مەزلومان دابوون و وەستان لە بەرامبەری ستەمکاران و قۆرەخکاران و گەندەڵکاراندا. ئێمە کاتی خۆی ناوەمان لە خۆمان ناوە، هەلومەرجێکی تایبەت بووە. ئێستا هەلومەرجەکە گۆڕاوە، ئێمە ناوێکی دیکەمان لە خۆمان ناوە و بێگومان لە ئیسلامدا ناو نیشان جێی سەرنج و جێی عیبرەت نییە، بەڵکو نێوەڕۆک جێی عیبرەتە.